قابی سردش که اوایل تیر ماه امسال پس از 8 سال تلاش به مرحله آبگیری رسید. گرتنەوەی بەشێکی زۆری ئاوی زەوی بچووک لەلایەن ئێران و ڕووباری دیجلە لەلایەن تورکیاوە بووەتە هۆی دابەزینی ئاستی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان و مەترسی لەسەر وشکبوونی بەشێکی زۆری بەروبوومی کشتوکاڵی ئەو ناوچانە دروست کردووە کە دەکەونە سەر زەوی بچووک و دیجلە. بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاو لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمیش ڕایدەگەێنێت ئەگەر بتوانین وەکو پێویست سوود لەو سەرچاو ئاویانەی کە لە هەرێم هەیە وەری بگرین ئەوە زۆر چاومان لە دەستی بەرپرسانی تورکیا و ئێران نابێت بۆ ئەوەی ئاومان بۆ بەربدەنەوە. ئێمە گەر وەکو هەرێمی کوردستان بتوانین ئاوەکانی ناوخۆمان ئیسمار بکەین کێشەی کەماویمان هەل دەبێت. یعنی ئەمە ئاویش کەممانی هەرێمی کوردستان هەندێک منچکە شاخاوی کە بارانێکی باشی دەبارێت دەتوانێت ئەو بارانە بەشێکی دابکرێت کۆ بکرێتەوە بکاربێتەوە. ئەو بابەتێکی سیادیە ئاگەتی حکومەتی عراقمان کردوەوە ئاگداری وەزاری سەرچاوەکانی شخصی وەزیری سەرچاوەکانی ئاوی عراقمان کردوەوە ڕئیسی هەیئەتی سنوود پەیوەندیمان پێوە کردووە ئاگداری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە وەکالەت کە دەبێت کاری جدی بکرێت بۆ ئەوەی بتوانێت ئەو کێشەیە چارەسەرشی بۆ دۆزێت. هەرچەندە گرتنەوەی ئاوی زەوی گەورە لەلایەن ئێران و ڕووباری دیجلە لەلایەن تورکیا پێشێلی یاسا نێودەوڵەتیەکانە بەڵام ئەو دوو وڵاتە هەمیشە گرتنەوەی ئاویان وەکو کارتی فشار بەرامبەر بە هەرێم و بەغدا بەکارهێناوە و تا ئێستاش نە هەرێم و نە بەغدا نەیانتوانیوە ڕێگەیەک بدۆزنەوە کە فشارەکانی ئەو دوو وڵاتە کاریگەری ئەو تۆی لەسەریان نەبێت. یاسای نێودەوڵەتیشەیە لەسەر درێژی ڕووبارەکە یا لەسەر ڕووبەری ئاوەکە مەسەن جارۆ لەسەر ڕووبەر حساب دەکەن درێژی ڕووبارەکە فی پانەکەیت دەکا ئەوەندە ڕووبەری ئاوێت جارژێ بەس درێژەکەی ئەگەر لەسەر درێژی حساب بکەین ڕووباری دزدە 140 بۆ تورکیا 24 بۆ سووریا 135 بۆ عێراقە چونکە 1230 کیلومتر بەناو تورکیا تێپەڕ دەبێت 710 بەناو سووریا 1600 بەناو عێراقدا هی دزلەش تورکیا 400 کیلومتر بەناودا تێپەڕ دەبێت 122 ئاوەکە بەردەکەوێت 44 کیلومتر بە سووریا تێپەڕ دەبێت 2 لە سەتای ئاوەکە 1480 کیلومتر بە عێراقدا تێپەڕ دەبێت 76 لە سەتای ئاوی دزدە دەبێت بۆ عێراق. دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە سەددە گەورەکان دروست بکردا وەک یەک لەو سەددانەی کە سەدی بێخمە بوو کە 12 میلیارد مەتر سێزای دەگرت هەنجی هەموو سەدەکانی گچکە و گەورەکانی کوردستانە ئەو سەددە ئێستاش ئەگە دروست بکرێ تۆ پێویستت بەمە نابێت ئەم سەددە کە پڕت کرد بەشی چەندین ساڵ ئاو دەکات. تا ئێستا ئێران نزیکەی 15 بەندا و تورکیا نزیکەی 22 بەنداوی لەسەر ئەو ئاوانە دروست کردووە کە دەڕژێنە ناو خاچی هەرێمی کوردستان و عێراق و چەندین بەنداوی تریش لە بواری جێبەجێکردنن لە ئەگەری تەوابوونی تەواوی بەنداوەکان ئەوە پێدەچێت بە تەواوەتی قەیرانی کەم ئاوی لە هەرێمی کوردستان سەر هەڵبدات بۆیە شارەزایان هۆشداری دەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر زوو فریای خۆی نەکەوێت بە دروستکردنی چەند بەنداوێک ئەوە دواتر دۆخەکەی پێکۆنتڕۆل ناکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.